لە کوردستانە هەیە ئەگەر ئەم خواردنە کوردەوارانە مامۆستای قوتابخانەیە ڕاگررتنی خوێندن بەهۆی مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا و پشووی بەهارە دەرفەتی زیاتری بۆ محەممەد ڕەخساندووە تا بگەڕێتەوە بۆ ناو سروشت و دەست بە چنینەوەی بەرووبوومە بەهاریەکان بکات کە وەک خۆی دەڵێت ئەم خواردنە خواکردە و یارمەتیدەری سەرەکیە بۆ ڕزگاربوون لە نەخۆشیە با و سەردەمیەکان. یەکێک لە ڕووەکە گیاییەکان کەنگرە کە لە سەرەتای مانگی سێوە لە شارەزور و نزیک قەتپاڵەکان سەردەردەکات و بەسوودە بۆ خێراترکردنی کردداری هەرس و کوشتنی خانە شێرپەنجەیەکان لە هەمان کاتا سووتاندنی چەوری زیادەی لەشی مرۆڤ. شوێنێکی ئاوا سروشتیا بژین و خواردنی سروشتی و کوردەواری بخۆن ئەم نەخۆشیانە بەم شێوە پەرەی نەئەسەند و زۆر نەئەبوو بەڕاستی ئێمەش ئەبێت هەوڵ بدەین و محاولە بکەین کە ئەم خواردنە سروشتیانە پەرەی پێ بدەین و بیخۆین و مناڵەکانیشمان فێر بکەین هیوا هەیە ئەوەی تایە ئەم خواردنە کوردەوارانە هەر نازان بیخۆن ناشی خۆن لەبەرەوە دوور کەوتونەتۆ لێ لەبەرەوە ئێمە پەرەی پێ بدەین لەبەرەوە هەمووی دەوایە بۆ ئینسان و هەمووی سوودی هەیە بۆ ئینسان لەبەرەوە خواکردە تەبیعی نییە موادی کیمیایی تا بەکار نایە هەمووی سروشتێ و لە خوایە بە بەرانی خی گەورە سەوز ئەبێت و ئەبێت. سەرڕای ئەوەی هاتنە دەرەوەی هاوڵاتیان بە مەبەستی چرینەوەی ڕووەکی گیاییەکانە بەڵام لە هەمان کاتیشدا کاتێکی خۆش لە ژینگەیەکی تەندروستدا بەسەردەبەن. جوان پاکێکەین ئەی کوڵێنین هەوەست و بێ بە ئاوەی خۆی هەوەست نوێ هینی بۆ گریتۆ هێلکەی وە تۆردی ئاردۆ بۆ گریتۆ ئەی شەوێنی تو هەڵێک کێشی لێ و لە تاوەیەکە دوان سوورەکەی تۆ پێنە قنگڕۆ ماسی ئەوەی تریشکە لەسەر تەیکەدایەنەی ئەوە هەر قنگرە کوڵانەتە وەنان و ئەی خۆی تو خۆشە. کاتی پێگەیشتنی کەرگل لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر بەهۆی کەش و هەوا و ژینگەکەیەوە گۆڕانکاری بەسەردادێت بە چەشنێک لە کۆتایی مانگی شوبان لە سنووری گەرمیان و لە سەرەتای مانگی نیسان لە ناوچەی پێرجێن و لە ناوەڕاستی مانگی نیسان لە ڕۆژهەڵاتی کوردستان و بە تایبەت شاری بەریوان سەردەردەکات. وشیان محەممەد کەناڵی ئاسمانی پەیام شارە زۆر